سڵاتان لەوێ بەڕێزان لە ئەڵلقەیەکی نوێی پۆدکاستی یادەوەرەکانی دۆزەق لەگەڵیەوەین لە ئەڵلقەی پێش ئەمە لەگەڵ خاتووارە ڕۆژبەیانی باسی بەسەراتی خۆیمان کرد لە وەختی لە زیندانی پریادی بەڵێ یەکەم زیندانمە پریادی زیندانێکە لە کەرکووک خێزانی ئەمان لەوێ بوون پاشان گواستراونەتەوە بۆ زیندانێکی بەناوبانگ هەیە لە بەغدا پێڵێن فزەیلیە. خاتووارە بەخێر بێتەوە. سپاس. چەند مانەوە لە فزەیلیە؟ لە فزەیلیە 9 مانگ بینەوە. 9 مانگ؟ بەڵێ. یعنی هەتا لە مانگی 5/81 تا ناوەڕاستی مانگی 2/82. بەڵێ 9 مانگێک بینەوە. چیت بینی لەو 9 مانگەکە لە بیرت مابێ؟ با بڵێن ڕژێمی بەعس ئەمێ بەکارهێناوەکو وەرەقەیەکی زەخت لەسەر ئەوانەی کە پێشمەرگە بوون لەسەر پێشمەرگەکان، ینی بۆیە یعنی زەختێک دروستکەن على ئەساس خەڵکێک ئەوەی کە پێشمەرگای بێتەوە خۆی تەسلیمکە خۆی، ینی مەبەستیان لە حجزکردنەکە ئەوە بوو، وەکو ترس ئەومان نەبوو مەسەلەن بکوژرین یا تازیب بکرین. ئەم زەختە هیچ بەرهەمێکی هەبوو؟ نەخێر من کەس هەبوو لەو ماوەیە کوڕەکان تەسلیم بێتەوە خێزانەکەی بەر نەخێر شتی وام نەبینی. من ئەگەر باسی هەمووی بکەم لە پریادیەوە تاوەکو بیابانەکانی سعودیە شەحیات لەبەرەوەی دوای تەسفیر ئەوێکرای ساڵێک و 4 مانگ و شتێکە کات هیچ خێزانێک نەبوو کوڕەکەی یا با بڵێن ئەگەر باوکیان بوو بێت باوکەکە هاتبێتەوە خۆی تەسلیم کرد بێ شەهید بوونی تیابوو بەداخەوە کە تەسفیری فزەیلیە کراین دوای 3 ڕۆژ خێزانی ماڵی مەم ڕەزاکە بابچی ئەوان ئازاد کران لەبەرەوەی کوڕەکەیان شەهید کرا، شەهید خەلیل، ئەوان 3 ڕۆژ لەوێ بوون و پێشەوەی تەسفیرکردین بە چەند ڕۆژێک خێزانی ماڵی عومەر بەگم ئەوانش کوڕەکەیان بەداخەوە شەهید و ئەوانش ئازاد کران، بەڵام وەکوەوەی دەستنووسنەوە نەخێرەخان ئێستا ئەوەی کە کوڕەکەی شەهید دەبوو دەست بەجێ هاتن پێیانەوت بەڵێ ئیتر چەند ڕۆژێکی پێش و تاوەکو ئیجراعاتی دەرچوونەکەی بۆ ئەکرا. ئێوە لەوێ خەبەرەکەتان نەزانیکەوە کوڕی ماڵی فڵان ئەزانیش یەکسەر ئەمانزانی تۆ باسی ئەوەم بۆ بکەیەوە چۆن بوو ینی لە شتەکە ڕوون بوو، ینی تۆ لەسەر ئێمە لەسەر باوکم گیراوین پاشە و باوکم پێشمەرگەیە یانە بێتەوە خۆی تەسلیمکە بۆەوەی ئێمە بەربین یانە بێ گیرا بێت لە شەڕێکە یانە بێ شەهید بوو بێت، تۆ لەو سێ حاڵەتە بەرە بووی ئیتر ئۆپشنێکی تر نەبوو، یعنی با بڵێن حاڵەتێکی تر نەبوو لە دەرەوەی ئەم سێ حاڵەتە. باشە ینی بۆ نمونە کە داتن بە خێزانێکیانەوەت ئێوە حازر بن ئازاد دەکرێن ئۆتۆماتیکی خۆیان ئازانی کە بەڵایەک ڕوویداوە یان پیانەوتن یان چۆن؟ نانە یەکسەر نایەوت کوڕەکەتان شەهید بووە، بەڵام تۆ یەکسەر خۆت دەزانی ئەو خێزانێک کارە ساتێک بووە. بەڵێ یەکسەر بەڵێ ئەو خێزانە بەو جۆرە ئەوە دەست لەسەر دڵت بێ لە ناکەونێن بڵێن وەرن ئازاد بن. من پێشتر شۆڕزان ئاماژەم پێدا، یعنی هیچ خێزانێک تەمەنای ئەوەی ناکرد ئازاد هەواڵی ئازاد بوونی لێ نەخێرنا هەموو کاتە ماوەت دەی بەشک و خەڵک بەربێ، یعنی من ئەوەی بیرمە دایکم خوشکەکانم یعنی خەڵک بەربێت بەشک و جێگاکەمان تۆزیە فەراحتر بێت لەبەرەوەی جێگەمان زۆر تەسک بوو، یعنی تر ئێمە خۆمان وەکووتم 5 بووین، 3 خوشکی شەهید ئازاد هەورامی، 2 ژنی سەر بە حیزبی شوعی بوون ئەوان لە ئەمنەوە هێنرابوون عەرەب بوون، ئەوە ئێستا باسییانەکەم هەردووکیان لەگەڵ ئیمان زۆرەکە 11 کەس بووین لە جێگایەکی وڵای ئەتوانم بڵێم 3 بە شتێ بوو، یعنی 3/2 بوو مەتر، ئەیتر ژیانەکە زۆر سەخت بوو، بەڵام وەکەوەی تۆ حەزکەی دەرچی نا ئەومان لە مشکی خۆمان با بڵێن دەرکرد بوو شتیوانە بوو. ئەو 2 ژنە عەرەبە چی بکەوتت؟ ئەو 2 ژنە عەرەبە یەکیان ناوی زەینەب بوو، سەر بە تەنزیمی حیزبی شوعی بوو، خۆی و هاوسەرەکەی ناوی باسم بوو، گیرا بوون لە ماڵی حیزبیە. ئەو خانووی کە ئەمان دەستگی کرابوون تایە تابعی کە گیرا بوو
تاریخ جەریدەی تاریخ شعبیانتیا هین کردبوو چاپ کردبوو جا لە دوای چەند مانگێک یعنی فترەیەکی زۆر لە ئەمن ما بۆ زەینەب لەگەڵ مێردەکەی ئەیزانی باسم ئەیدامەکرێ ینی بڕیاری لە سێدارەدانی دراوە بەڵام ئەم تا ئەو کاتە بڕیارەکە نەدرابوو کە هێنایان بۆ لای ئێمە خۆی ئەیوت ئەزانم لە سێدارە ئەدرێم کەواتە لایەوە هەر حجزی لێ نەبووە موقوفیشی لێ بوو ئەوەی ڕاگیرا و چاوەڕێی یەکلابوونەوەی کەیسەکەیەتی لە مەحکەمە ئەوانەشی لێ بوون ئەمان وەکو حجز هێنرا بەڵام ئەو حاڵەتانە جیاواز بوون ینی ئەم ئێمە لەسەر پێشمەرگە گیرا بووین وەکو ینی ڕایگیرا بووین بەڵام ئەوان خۆیان لە مۆزوعەکە بوون ینی بە موقت ئەیانان هێنایە هێن بە شێوەیەکی کاتی بۆ فزەیلێ و دوای ئەبرانەوە بۆ ئەمن بۆ دادگا نەک بۆ وەڵاهی ئەوان کە ئەهاتە ناوت ئەمان بنەوە بۆ ئەمن ئەبرێنەوە بۆ ئەمن ئیتر جا زەینەب چیرۆکەکەی زەینەب کاریگەرەکەی لەکوێ زەینەب کە گیرا بوو خۆی و هاوسەرەکەی کچێکی چەند مانگانی لە دوا بەجێما بوو ناوی بەسمە بوو باسی کرد طبعاً لە دائیرەی ئەمن چۆن تازیب کراوە و چۆن ئەشکەنجە دراون ئیتر مناڵەکەی لە شۆ بوو لە لای دایکی بەجێڵا بوو ینی ئەم هەر لە ماڵە حیزبەکەش بووە کچەکەی لای دایکی بوو باسی کرێوت بەسەر ینی بۆ ژێرزەمینەکە هاوسەرەکەمیانە خستە سەر با بڵێن ڕاکشە بەس ینی ڕایەنەکشان بەسەر قادرمەکانە و چاومیانە بەستەوە ئەمیان بردە خوارەوە ئەوە نەمەزانی کە پێم ئەنایش هینە پێم ئەنایە سکی هاوسەرەکەم هاواریە کرد ئەمزانی ئەوە جا ئەمە هەر بۆ ئەو نەبوو ینی بۆ ژنانی کە لە ئەمن بوون ئەمە هەمووی بۆ حاڵەتیا تێپەڕی بوون ئەوە شکەنجەیە درابوون جگەلەوەی کە تەهدید کرابوون بەوەی ینی کە براون بۆ لای هاوسەرەکانیان وتیان ئەگەر ئەتراف نەکەن خێزانەکەت یا هاوسەرەکەت ئەخسا بەکەین یا ڕووتی ئەەکەینەوە تر ئەمانی هەموو تیا بوو ینی بە تەفسیل باسی ئەشکەنجەیانە کرد لە ئەمن چۆن بوو وەزیان چۆن بووە جا زەینەب کە لای ئێمە بوو مواجهە شتیان نەبوو ینی کە جەمیلی برام هات بۆ مواجهە یەکەم جار داوای کرد لە شەهید جەمیل وتی ئەگەر بچی ماڵی دایکم دۆزیتەوە ئەیوانێکی پێداوتی ئەگەر لەوێ مابێ پێی بڵێ ئەمەوە کچەکەم ببینم بەسمە بێنە بۆلام وفعلەن جەمیلی وەناوم ڕۆشتوو بوو دایکی دۆزی بۆ و دوایش هات بۆ مواجهەی بەڵام لێرە ئەمەوێ باسی زەینەب بکەم وەکو کەراکتەر چۆن بوو ئافرەتێکی زۆر بەهێز بوو سەقافەتێکی زۆر باشی هەبوو زۆر هیوای بە ژیان هەبوو ینی ئەوەی زانی هەر ڕۆژێک لەو ڕۆژانە ئەکرێت دەرگاکە بکەنەوە بێن بانگیکەن و بیبێنەوە جارێکی تر و ئەویت من چاوەڕوانی لە سێدارەدانم وەشی زانی مێردەکەی لە سێدارە ئەدرێ بەڵام کەسێک بوو زۆر معنەویاتی بەرز بوو ئافرەتێکی زۆر شۆخ و شەنگ و جوان بوو ینی زۆربەی ڕۆژەکان دژاشەیەکی شین کاڵ پەمەیی کاڵی لەبەرە کرد و قژێکی خورمایی درێژی هەبوو ئەچوە بەردەم هەتاوەکە قژی دائێنە مەبەستم ینی ئەو هەموو زروفە تەسیری لێ نەکرده بوو معنەویاتی بڕوخێنە بەڵام ئەو ڕۆژەی کە دایشی هاتوو کچەکەی بۆ هێنا ئەم زۆر بە پەرۆشەوە ڕۆژ کچەکەی لە باوەش گرێ کە وای کرد کچەکەی بگرێتە باوش کچەکە تاتوانی گریا و فیزاحی کرد نەهاتە لای ئیتر ئەو موقفە کاریگەری زۆری هەبوو لەسەر زەینەب بە درێژایی کاتی مواجهەکە کە چەند سەعاتێ بوو نەوان لامەنەمانەوە ئەو ژنە گریا دوای ئەو شەر ئەیوتەوە ئەیوت بینیوتانە مناڵ لە دایکی بترسێ بینیوتانە ئەو منی وەکو وەحشێک بینی نەیناسی نێناسی ئیتر هەرو جارەش بوو لەبەرەوەی زەینەب پێشەوە ئێمە تەسفیرکردن ئیتر هاتن بردێنە ئەو ماجیدە هەر ژنێک بوو ئەوش لەگەڵ زەینەب لە ئەمنەوە هێنران هاوسەرەکەی شوعی بوو تەنزیمی حیزبی شوعی بوو ناوی یاسین بوو ئەوش بڕیاری لە سێدارەدانی درا بوو بەڵام ماجیدە خۆی سەر بە حیزبی شوعی نەبوو ینی کەسێکی مستەقل بوو بەڵام هەر لەبەر یاسین گیرا بوو و فعلەن لە سجن ئەشکەنجەیە زۆر درا بوو بەڵام ماجیدە دوایی بەردرا ئەویتر
زێنەب لە سێدارەدرا جا زێنەب کە ڕۆشت لفکەکەی و بابزێکی بەجێ هەڵا لای ئێمە مایەوە لەگەڵ خۆمان بردمان بۆ سجنی شەحیات دوایی کە ئازاد کراین لە کەرکووک هەر لامان بوو ئیتر دوایی کە دەرکراین و ماڵمان حجز کراوی نازانم چی دێهات بەڵام دوایی لە ڕێگەی هاوڕێیانەوە لە هاوڕیانی حیزبی شوعی بیسمانەوە کە فعلەن لە سێدارەدرا یعنی ئەوە درەنگ زانیتان درەنگ زانیمان ساڵانی ئەخیری تەزانیمە حاڵەتێکی تر هەبوو ژنێکی طبعا ئەمانە من باسییانەکەم هەموو ژنی گەنج بوون ئیتر تەمەنیان تۆم بڵم لە 22 ئەوانە ماجیدە لەوە مناڵتر بوو زۆر مناڵتر بوو 20 بۆ 30 هەرەوە نابوون سەر بە زەینەبە تەمەنی چەند بوو زانی زێنەب تەسەورەکەم 26 و 27 وانە بوو بێ 25 هەر لەو بەینە بوو 25 بۆ 27 گەنج بوون حاڵەتێکی تر هەبوو ئەوە من لە یادم ناچێت ئەو ئافرەتە سەر بە حزبی داوە بوو لە ژووری نۆ بوو ناوی ناهێنم بەڵام لە سجن کە گیرا بوو سکی هەبوو سکەکەیان پێ لە بار بردەبوو خۆی مدیر ئەمن پێوت مەردە بەسەر قادر مەکانە باس بی بۆی سکەکەت لە بارچێ دوای ئەوە مدیر ئەمن خۆی دەزیرەژی سێکسی کردوە سەر خۆی باسیە کرد خۆی باسیە کرد تووشی حاڵەتێکی هیستیری زۆر خراپ بوو هەر لە ناکاوی کرد دە هاوار و ئەیقیژان و ئیتر یعنی حاڵەتێکی زۆر هیم بوو بەجددی کاریگەریەکی زۆر ناخۆش و نەبوو لەسەر هەموومانە حتا مناڵەکان هەستمان پێ کرد وەزئی تەواو نەبوو ڕۆژێک هاتن بانگیان کرد ناخێنەوە کاک سەلام تەسەور ناکەی ئەو ژنە چەند هاواری کرد و قیژانی لە ژووری نۆ بوو ئەوی دەرناچم لەم ژوورە لە بەرێ زانم بۆ کوێمە بن و چیم لێکەم دوای بردان تەڵام بە زۆر هەرەی بن ئیتر نازانم ئەو چی لێ هات بەڵام باسیە کرد ینی ئەشکەنجەدانی ئەمن چۆن بۆ ژنەکان تەبان زۆر زۆر زیاتر و خورسترە تاوەکو بۆ پیاوان شتێکی تر هەبوو لە کاتی مواجهە ئەمان بینی ژن ئەهاتن ژنی عەرەب بوون ڕسمی کچی گەنجیان پێ بوو یعنی ژنی وا هەبوو تەبان دایک بوون ڕسمی کچەکانیان هێنا هیوا هەبوو ڕسمی سێ کچی پێ بوو دوو کچی چوار کچی ئاتن بەدوایان ئەگەڕان ڕسمەکانیان پیشان ئەدا ئەوتینە هینە بێ سەروشیان بوون کچەکان برابوون تریان زۆربیان ئۆدێ ئەیان بە کچەکان دیار نامان ئەو حاڵەتش هەبوو لە فزەیلە من ینی بیرمە کە ژنەکاناتن بەدوای کچەکانیان ئەگەڕان ئیتر فزەیلیە باسی با تۆزێ باسی مناڵان بۆ بکەم چیبانە کرد لە فزەیلیە یعنی بۆی لەم چەند مناڵ بوون کاک سەلام زۆر بووین ینی سەناتوانم ژمارەت بەمێ بەڵام هەموو ژوورێک ینی پێم وتی هەموو ژوورێک تقریبا 5-6 خەزانی لێبوو ئیتر هەموو ماڵێکش مناڵی هەبوو ینی سەمێمە دوو مناڵ بووین خێزانە کانی تر عەرەبەکان هەرێکی 3-4 مناڵیان پێ بوو تو وەختە بێن 9 ساڵ بوو بی بەڵێ لە تۆ مناڵتری لێ بوو وانە بەڵێ مناڵی لێ بوو لەوێ زمانی گرت هەر لەسەر ئەو ینی ئەو پرسیارەت کە ڕەنگ شتێکی هێناوە یادم ژنێکی خەڵکی سلێمانیمان لەگەڵ بوو کوڕێکی ینی کوڕەکەی زۆر مناڵ بوو لە سجن ئیتر پێی گرت و ینی زمانی گرت ناوی جەمال بوو کوڕەکەی بردیان وازام نەخۆش کەوت بردیان بۆ نەخۆشخانە لە ڕێگا جادایکی بە نوکتەی گێڕایەوە ئەوت جەمال مانگایەکی بینی وتی بابە بابەی نەبینی بوو یعنی ژن هەبوو ژنێکی گەرمانی دیسان لەوێ مناڵێکی بوو کچێکی بوو لە حەمامەکان دوو ژن لەگەڵی ڕۆشتن لە یەشێک لە حەمامەکان یارمەتیاندا ئەنی مناڵەکەی بوو کچێکی بوو ناوی فزەیلیە ئیتر مناڵی لێ بوو ینی لە ئۆکەی 9 ساڵ 6 تیا بوو 5 بوو طبعا کوڕ و کچ بووین وابزانم تا 12 ساڵ کوڕانش لەگەڵمان بوون
لە دوایەوە ئەبرانە لای پیاوانە. ئیتر بۆ ئەوەی تۆزێ لەم باسە مەئساویە دەرچین، یەکێک لەو یاریانەی کە ئێمە مناڵان ئەمان کرد لە فزەیلیا مەشمانەگرت. مەش زۆر بوو، لەم شتە زۆرتر بوو. یارەکە چۆن بوو؟ ئەبوایە چنگ ئاوا بکەیتەوە، ئاوهایەک بکەی زانی چەند مێشەگری طبعاً چۆن نەزانی چەند گفتووە ئەبێت دەست مشت داخەی وەنیە و بی تۆپێنی بۆی دوار سێ بیکەی. جا ئەوەی کە زیاترین ژمارە مێشی ئەگرت ئەوە براوە بوو. ئەوەی کە بوو لە یاریەکان کامان کرد. چەند مێشتان ئەگر بەجارێ فریب کرا تۆنێکی واز ئەگەر بەبیرت بێ عادەتەن ڕەکان زیاتریان ئەگرت بڕاتە بێ، ینی کچەکان لەوەیان هینتر بووین، ئەوان سەرکەوتوتر بوون، ڕەکان زیاتر مێشیان ئەگرت. ئەوە لە یەکێک لە یاریەکان بوو کامان کرد. خۆشاردنەوەمانە کرد چاوشارکە. ئیتر جاری وا بۆ ژنەکانش لێمان تووڕابوون و ئەچوینە ژوورەکانەوە چوینە پشتیانەوەمانە، وانەشی تێکەوت. ئەوانی تر حوسەڵیان نەبوو. ئەوان بە سیفۆن هەبوو، بۆ سیفۆنە یارینمانە کرد لە جیاتی هەڵماتیان بەکارمانیانە، ینی سیفۆنێکماندا ئەناو ئەومان وا ئەگرت و ئەومان لێ بکرد. ئەوەش یاریەکی تر بۆمان کرد. کچەکان ئەوانەی مناڵیش بووین چنینمانە کرد، بلوز و شتیوامانە چنی، ملوانکەمانە کرد بە زەنگیانە، ئەو شتانەمانە کرد. ینی تر کاتەکەمان بۆ شتانە بەسەرە برد. بەڵام لە فزەیلیە تەلەڤیزۆنیان بۆ هێناین هەموو ڕۆژێک لە سەعات 6 ئێوارەوە تەلەڤیزۆنیان هێنا، ئیتر تاوەکو 11 شەو. بەڵام بۆ هەموو ئەم یانی ئەمە چەند تقریبەن ئەتوان بڵێم 250 بۆ 300 کەسێکە بووین، یەک تەلەڤیزۆنی ئەو شاشە بچووکەکانیش بەڵێ ئەیان هێنا لە حوشەکە دایانەنا. ئیتر ئێمەی مناڵان لە نیوەڕووەوە هەریکی قوتوویەکمانە بەر قوتووی هین هەبوو نیدۆ، هاو کاتە نیدۆی 5 کیلۆیی بوو ئەگەر بیرما بێ. ئەو قوتێمان دانا شتێکمانە خستە سەری و جێگەمانە گرت لە بری دوای قەرباڵ خەبوو جێگە نەبوو، ینی نەمان ڕیزی پێشەوە بگرن بخۆ. ئیتر ئەچوین لە نیوەڕۆ ئێمە جێگەمانە گرت بۆ ئەوەی سێری تەلەڤیزۆن بکەین. ئەوش بەس تەلەڤیزۆنی هیچ وایتیان نەبوو، هەر بیرمە ئەو کاتە ئەفلام کار ساڵی 82 وابزان ڕەجل حەدیدی و ئەو شتانە هەبوو سێرمانە کرد ساعت 6 ئەوانەیە کرد. ئیتر مسلسلات هەبوو، فیلم کارتوان، ئیتر هیچی تر نەبوو چی بکەینانی خۆ هەر باش بۆشان ئەو پیاوەتیان لەگەڵ کردن. لە فزەیلیە خواردنی فزەیلیە چۆن بوو؟ بابێن سەر خواردنەکەی. خواردنی بەیانیان باش بوو، هێڵکەی کوڵاو بوو، جاریوا هەبوو شۆرە نیسکیان بۆ هێناین، پەنیر، کەرە. طبعاً کەرە لە هەموو شتە زیاتر سەرفە بوو لەبەری بەکارهێنرا. بۆچی بەکاربانیانە؟ ئاگرمان پێکردەوە. طبعاً ئاگرکردنەوە مەمنوع بوو، تەباغ مەمنوع بوو، ئەو شتانە مەمنوع بوو، ڕادیۆ مەمنوع بوو. ئەوەی بیر مەژنەکان پەڕۆیان ئەپێچا لە کەرە یا بەعکسەوە، یان خستە ناو قوتوویەکی ئەو نیدۆیانە لە لایەکەوە ئاوانە هینێکیان بووە کرد وەکو دەرگایەک پەنجەرەیەک و هینە. ئیتر جاریوا بوو ئاویان پێ گەرمە کرد ئەگەر شتێکیان پێ گەرم کردایەتەوە خواردنی شتێک. جاری واشە بوو ئێمە مناڵەکان کە ئەچوون بەلای پیاوان ئەیان بردین ئەو خێزانانەی کە مناڵیان نەبوو. من چەند جارێک خۆم لێم داوا کراوە ئەیانوت کە ئەچیتە ئەو دی و مەسەلەن لە هاوسەرەکەم یا لە کوڕەکەم لای ئەو کەرەم بۆ بێنە، ئیتر لەوە کەرەمان ئەهێنایەوە بەلای ژنان لە بەرەوەی لای ئێمە زۆر سەرفە بوو. یەکترینتان ئەبینی لەگەڵ وتت بەستۆ ڕێگانیایت؟ من و ئەو خوشکەکەم کە لە خۆم گەورترە تارە، بەڵام بەنسبەت ئەوانی تر ناناژنانە بەس مناڵان ئازانی پیاوەکەیان لەو دیوە ئەیانزانی لەو دیوە، بەڵام کە هاتینەوە لیان ئەپرسینیانی تۆ لەو بەینان نامەتە هێنا ببێ یان نامە نەبوو نەخێر دەبەرەوەی تەفتیش ئەکراین آخر، یعنی لە چوونە ژوورەوە تەفتیش ئەکراین لە دوو شوێن و لە هاتنەوە شەر تەفتیش ئەکراین. قەت نەبوو مەسەلەن یان هەر پەیامی دەنگی مەسەلەن بە فڵان بڵێ ئەوە یان خەبەری یەکتری ببێ بۆ لە بینی ژنان و پیاوان؟ نا توش دیوانە بووم
بەس ئەو بوو کە داوای کەریان ئەکرد یانی بۆیانمەیانە بەڵامی تر ینی بە شێوێکی گشتی ینی سەر ماڵ خوشکەکانی شێت ئازاد هەورامی کە پێکەوە دانیشتین دوو برایان لە لای پیاوان بوو و باوکیان مامەجیدش لەگەڵمان سەژن بوو یادی بەخێر ئیتر کە ئەڕۆشتینە ماوەت چۆن باشن و ینی سڵاوەکەن و وەزان باشە و ئەو شتانەمانەوە منیش مەبەستم ئەوە لیانە پرسیینە چۆن شنەکان و شتانیانە پرسی مەسەرەن دایکمەی کوڕەکان چۆنن چی ئەەکەن خەریکی چین بەڵێ ئەمە گوتت نۆمانگ و شتێکی خایان لەوێ بەڵێ لە فزەیلیە بەڵێ نۆمانگ دەوێ ماینەوە جا شتێکی تری فزەلێت بۆ بگەڕمەوە وەکو پێم وتی تەباخ و ئاگر و کردنەوە شتانە مەم نەبوو جا ڕائیدەکە ڕایدێکی دەبوو ئیتر فتری جارێک ئەهات لە ناکاو خۆی کرد بە ژوور بە ژوور پشکنینیە کرد بزانە چی ئەگرێت هەر ئەو نەیاوت لە ژووریەکەەوە دەسی پێ کرد لای دەرگاکەوە بوو کە ئەیاوت ڕائیدەکە خۆی کرد بە ژوورە منێک سەر خوشکەکانم چیانە کرد تەباغە بچووکەکەی کە پێمان بوو ئەیان خستە ناو قوتووە نیدۆکە شتێکیان خستە سەری و هەر لە حوشە بەرامبەر بە ژوورەکەی خۆمان یان لێوە دانیشە و دانیشتم چنینمە کرد جا کە ڕایدەکەیدا بە تەنیشتما ڕۆشت ئەوانە دەسێکی لە قژمەیە و تێکەنینێکی بۆمە کرد خۆی هینە ینی لەگەڵ مناڵان ڕووخۆش بڕای دەکەمان ینی ئەو ڕاستیە با بڵێم و زەلامێکی زۆر توانم بڵم شەریف بوو لەبەرەوەی قبولی ناکرد پۆلیسەکان حتا پەنجەرەی دەرگاکە بکەنەوە سێر ژوورەوەکەن ئەویت ئەمانە خێزانی شەریفن سیاسین ینی بۆتان نیە سێریانکەن ئێوە لەوێ مواجهتانە هات لەو نۆمانگ و شتێک مواجه هەمان دە ڕۆژجارێ بوو بەڵێ بەڵام کە سەرەتا برایە فزەیلیە ینی پێم وتی تقریبان تا 2 مانگ ئەتوانم بڵێم مواجهمان نەبوو دوای ئەوە مواجه هات دە ڕۆژجارێ جەمیری برام هەموو مواجهەیەک هات ئیتر خزم و کەس و کار ئەهاتن برادەر دراوسەکانمان ینی بەڕاستی قسووریان نەکرد من لێرەوە سوپاسی هەر هەمویانەکەم ناو نایەنم لەبەرەوەی زۆرن ناشمەوێ ناوێک بڵێم و ناوێکم بیرچێت بەڵێ مواجهەمان هەبوو بەڵام هەموو شتێک ناهات بە مواجهە ینی شتی وا هەبوو پێداویستی زیندان پارەمانەدا بە پۆلیسەکان بۆیانە هێنای شتێکی تر هەیە باسکەم خواردنێک خوشکە گەورەکەم دروستیە کرد زۆر خۆش بۆ ئەو کات کەمان خواردنەکە چی بوو هەر ئاوی خستە سەر تەباخەکە دۆشاوی تەماتی تێ کرد ئەکوڵا ئەو نانە وشک کوڕەقەی کە ئەمایەوە ڕۆژانە لێمان ئەوەی تێ کرد ئیتر ئەمان خۆش زۆر خۆش بوو بەڵێ من چەند جاری گوێم لە بۆیە ینی بڵێن خوشکەکانم کچە گەنجەکان یاوت خواردنەکە نەخۆشە ئەبێ کە لە سژنش دەرچوین ئەمەمان بیر نەچێ خواردنە هەر لێ لێنەوە بەڵام لێمان نەنایەوە اینجا مۆزوع ئەی دۆشاوی تەماتەکە تەبعاً مەمنوع بووێتە ژوورەوە جەمیلی برام ئەی هێنا چۆن هێنایە ژوورەوە قوتووی معلەبات هەبوو بە هەمان حەجم کاغزەکەی لێ کردەوە ئەی پێچە یعنی قوتووی دۆشاوی تەماتەکە معدەنی بوو تیژ بوو نا لەبەرەوەی ئەوان دۆشاوی تەماتەتان بۆ چییە خۆی نابێت چەشکێنن بۆ شێوەیە دۆشاوی تەماتەکەی کردە ژوورەوە خواردن ئەگەر بێمە سەر خواردنەکە خواردنی نیوەڕوانمان شلە و برنج بوو شلە و برنجانێنە جارەوە بوو مریشکی لەگەڵ بوو جارەوە شفتیانێنە ئێوارانش بە هەمان شێوە بوو بەڵام کێشەمان لەگەڵ خواردنە پیسەکەی بوو بڕاب کە کاک سەلام خواردنێکی سەجن خاوێن نییە یاخر ئێستا ئەوەی کەرکووک و کۆی ئەمان پیس نەبوو بەوە و دەرەجی ئەمە هەر مێژ بوو لە ناو سەتڵی پلاستیک سەتڵی گەورە هەبوو پلاستیک کە قەبەخکەیان لە ئەبرد هیچ مبالەغە نیە بڵێم تەبەقەی مێش بوو تا گەیشتەوەی ڕۆژەی ترمانمان گرت هەموو سجنەکە هەموو ڕۆژەکەی خواردماوە نەگرت مێشی لەسەر بوو مێش بوو ژنێک تەوزیعە کرد سەرەتا ئێمە ڕۆشتین ئەو ژنە خۆی هیم بوو سەر بە حزبی داوە بوو ناوی ئومنور بوو من خۆم یعنی ئەمان بینی هەموو کە چوون بۆ خواردنەکە وەرگرین بە کەوچکەکە نییە ئاوا مێشەکەی دەرەکرد و فرێدا مێشەکان مردبوون لەسەری مردن فەقیرانە گەرم بوو خواردنەکە شلەکان گەرم بوو سەریشانە نایەوە سەریشان ئەنایەوە
ئیتر ئەمە خواردنی سجن ئەوە بوو. ناخۆشترین ڕۆژی فزەیلیەت بۆ باسکە ڕۆژی 24 حوتی 81 ئەو ڕۆژە بوو کە هونەرمەند و مامۆستای مەقاماتی کورد عەلی مەردان کۆچی دوایی کرد. ئێوە خەبەرەکەتان زانی؟ خبرەکەمان زانی و برایەک سالاری برام زۆر خولیای دەنگی بوو زۆر گوێی لێگرتەوە زۆر بەتاسیر و بۆیە بیرمە پەروێنی خوشکشم نووسەتەوە ینی ئەو تاریخە. ئیتر ڕۆژکی زۆر گەرم بوو تەمووزە و تۆ لە بەغای ئاوی تەنکیەکان بەڕادەیە گەرم بۆ ناهر نامان نتوانانی بخۆینەوە ناتەتوانی حتا دەستی پێ بشۆی. زبلی ناو حوشە زبلەکە ئەکرا ناو نازانم بڵێم چی بوو تەشت نەبوو کۆنتەینەرێکی کراوە بوو زۆر گەورە بوو لە تقریبەن لە ناوەڕاستی حوشەکە دانرا بوو ئیتر هەمووی لە بەیانیەوە تا ئێوارە ئەمە زبلی تێکرا ئەم هەموو خەڵکە زبلی تێکرد بەڵام بەیانیان بوو بە مناڵەکان زبلەکان ئەکردە دەرەوە ئەچوون لە تۆزێ دوورتر لە زندانەکە فڕیانەدا. ئەو ڕۆژە ڕۆژی 24 ببوورە 24 حوت حتا زبلەکەش نەبرایە دەرەوە. ڕۆژانی تر سەهۆڵیان بۆ هێناین سەهۆڵیانی هەر ماڵێک و پارچە سەهۆڵێکیان ئەدانێ لەو ڕۆژەیە سەهۆڵیان نێنا بۆ نازانم چی ڕوویدا بوون. ئیتر بە شێوەیەک ڕۆژەکە بێزارکەر بوو بە شێوەیەک ئەو خەڵکە هەمووی بێتاقەت بوو ئەوەی لە یادم ناچێت دایکم دەور نیوەڕۆکەی بوو لەسەر بەرماڵەکەی بوو لە ژوورەکە نوێژیە کرد هاتە دەرەوە بەرماڵەکەی گرتە دەسەوە ڕووی لەخوا کرد لە حوشەکە سەری هەڵبڕی وتی خوایە ئەم هەموو زڵمە نابینی بووە بێدە سەڵاتی بەرامبەر بەم زۆڵمە بەرامبەرمانەکرێ ئەم هەموو مناڵ و ژنە نابینی. من دایکم کەسێکی زۆر وەرە بەرزە بەڕاستی کەسێکی زۆر ئازایە بەڵام لەو ڕۆژەیە ئیتر ئەو پەڕی بێهیوایم لە دایکمان بینی هەر ئەو ڕۆژەش بوویتر مانمان لە خواردن گرت تاوەکو شەوش خواردیان هێنا وەرمان نەگرت. دوایی تر گەیشتە ئەوەی خەبەریان بە ڕائیدەکەدا ڕائیدەکە درەنگانی شەو هات ئیتر نازانم چۆن بوو هەر ئەو کاتە سەهۆڵیان بۆ هێناین و خواردن تریان هێنا و مۆزوع ئیمان گرتنەکەش ئەوە بۆ خۆی بەڕاستی ئەوش قسەیەکی زۆری لەسەر ئەکرێت. ئارەخەن دوایی ئێوە گوازرێنەوە بۆ جنوب بۆ سەحرا ئەوم بۆ باسکەتەوە چەند خێزان هەمووتان ئەوانەی لەوێ بوون یان جیان کردنەوە؟ بەڵێ کوردەکان ئەوانەی خێزانی پێشمەرگە بووین هەمووی بەپاس دەمونشە بووین دەمونشە بووین 64 خێزان بووین. ئیتر خێزانی گەوەل و ئێوەتیا بوو کە هەشتەوە کەس نا ژنێکمان لەگەڵ بوو خەڵکی کەرکوو بوو خێزانی مامسابیر خۆی و حوت مناڵی لەگەڵ بوو ینیوان هەشت بوون نا ئێمە ڕقم قیاسی مانشکانە بوو ئێمە نۆ بووین لەناو پاسەکان هەر ئێوە بەجیا و پیا و بەجێ وایە نانا کە ئێمەیان بیانەکەی کردە دەرەوە بەس یەک شتی تر هەیە زۆر بە ینی سەریعی باسیەکەم ئێوارەکەی خەبەریان پێداوتیان بیانی تەسفیرەکرین ئەوێن نیاوت بۆچۆ بیانەکەی کە هەستاین لە هاواری ژنانی ژووری دوو بوو بەڵێ ژووری ئێوە تەسەورتان چی بوو ینی مەسکەوتیان تەسفیرتانەکەین بیرتان لە چیە کردەوە تەوەقوعی چی تانە بن؟ ئیتر لە دڵڕاوکیەکی زۆرا بووین لە بەرەوەی یعنی ئەوەی ڕەنگە وەکو مناڵێک بەڕاستی بیری لێ نەکەیتەوە بەڵام گوێمان لێ بوو گەورەکان ینی پیاوە بە تەمەنەکان ژنە بە تەمەنەکان یاوت ئەوە ئەبرێنزن و بە سواڵەکرین ئەکرین بە سیاج ئەو کات شەڕی ئێران و عێراق بوو ئەبرێن بەشەری مەبەست بڵێ ئەویان ئەوت ئیتر تۆ هەموو ئەترساین یانی هەموو لە دڵڕاوکیان بوو ئیتر چارەنووسێک بوو کە نامانەزانین چارەنووسمان بەرەو چۆ ئەڕوا چیمان لێ ئەکرێ بۆ چۆمان ئەبن
ئەم ترسە لە دڵی هەر هەمومان نبوو یعنی بەیانێکی ئێوەیان کردە دەرەوە بەیانێکی پێشوە بمان کەنە دەرەوە ژنێک لە ژووری چوار کۆچی دوایی کرد تووشی جەڵتە بوو ناوی ئەسماء بوو جا ژنەکان وتیان هەر دوێنە کە خەبەرەکەیان پێداوین ترساوە کورد بۆ ئەویش بەڵێ بادینی بوو هەر لە ترسا یعنی تووشی جەڵتە بوو ژنە ئیتر ئێمە وەسێکی زۆر ناخۆش بوو یعنی ئەمەیان کردە دەرەوە ئێمە تەنیا بوو ئەو ژنە بیرم نییە بە سەزانم ئەوانی لە ژوورەکە لەگەڵی بوون هەموویان ناسی بادینی بوون یانی هەموو پێکەوە لەو ژوورە ئەوان وتیان ئەوانت لە ترسا ینی کۆچی دوایی کرد گیانی سپار ئەو ئیتر کە دەرکراینە دەرەوە سێمان کرد دەمونشە ئەوستاوە پیاوەکان شیان هێنابوو بەوە ئەزانم کە ژن و پیاو لەبەرەوەی ئێمە ئەو مشەی کە ئێمەی پیاوبووین براکانشم هەر لەو مشەیە بوون بەڕێ کەوتین بەیانەکەی بوو ئیتر هەر ڕۆشتین ینی چەند سەعاتێک کەس ناوید بۆ کێ ئەبرن ینی چی لێ ئەکرێن گەیشتینە سەماوە ئیتر کە گەیشتینە سەماوە هەمووتیان تەواو ینی لە سەماوەیەوە زۆن بە چاڵەکرێن و بیرمە پیاوێکی بەتەمەن خەڵکی هەم بوو گەرمیان بۆ هینیش پێ بوو قیبلە بەڵێ زۆ فەقیرە دەریە کرد لە سەحراکەویت بزانە قیبلە لەکوێیە بەدای قیبلە ئاگەڕا ئیتر کە گەیشتینە سەماوە وتیان تەواو ینی لێرە دامانەگرن کەچی ئەوێمان بەجێهێڵا دایکم وتی ئەوە جێگەکەی باوکتانە لەبەرەی من کاتی خۆی باوکم لە سەماوە نەفی کراوە حوت مانگ لە سەماوە بووە کاتی خۆی کەی لە دوای ڕووداوەکانی 59 کەرکووک گیرا و لەوێ نەفی بووە پێشەوەی ئازادی برام لەدایک بێت بۆیە ئازادی برام ناونراوە ئازاد ساز باوکم بەشک و ئازاد کرێ دیرۆی فرێشتری لەگەڵ سەماوە هەبوو بەڵێ دایکم نەچوو بوو بە سەماوە ئەو چەند مایانە حوت مانگە بەس خاڵۆیەکی کات ئامۆزای باوکم ئەو چەند جارە ڕۆشت بوو بۆ لای دایکم وتی ئەوە سەماوەمان جێگاکەی باوکتمان بەجێ هێڵا بزان بەرەو کوێمانە بن یانی ئێمە لەو دوورترە بن ئیتر ڕۆشتین هەر بە بیابانێکی هەر چویتوە بیابان بوو دنیا تاریک بوو بەو شەوە موشەکان هەر ئەڕۆشتن جار بەجار کە یەکێک پێویستی بۆ وایە دابەزێ بۆ مەسائلی توالێت و شتیوە ئیتر هەموو ڕائەوەستان ینی پاسوانتان زۆر لەگەڵ بوو بێت دا پاسی گەورە بەڵێ یەک کۆبەر سیارەمان لەگەڵ بوو پێشمان کەوتبوون و ئیتر لە پشتەوە چۆن کە گەیشتیناش ئەو شوێنە یعنی تر لە شوێنە ڕاگیراین و تاریک بوو تەسەوڕەکەم لەبەرەوەی هێشتا تاریک بوو تەسەوڕەکەمی تر دەور دوی شەو ئەوانە بوو بێت ویسمان دابەزینە زۆر هیلاک بوو بوویت نامونشاکان هیچ شتێکیانش نەداینە ینی خواردنێک شتێک هیچ نەبوو ئیترم ڕۆژە بڵێەوە هیچ هەر ئاوانە براین کە لەوێ ویسمان دابەزین وتیان نەبۆتان نێدابەزن تا ڕۆژ نەبێتەوە ئیتر لە ناو موشەکان ماینەوە من لە یادمە ناو منشەکە نیە ئەو ڕێڕەوەی منشەکە نەوزادی برام لەوێ ڕاکشە خەوت ئیتر ڕۆژ بۆ دابەزین سێرمان کرد یەک هینە بیابانە و مرکزێکی لێ مرکزی شورتە دووسێ پۆلیس ئیتر مجەمەعە بوو چوار ڕێزەخانوویەکی لێ بوون یعنی بڵین لەلایەکەوە دوو ڕێزەخان و بەرامبەر بە یەک بوون وابزانم 8 ماڵ تۆزێ لەو لاوە 3 ماڵ بوون دوورتر دیسان بە هەمان تەسبیم دوو ڕێزەخانۆکە و 3 خانۆکە بوو وتیان هەر ماڵێک هەر خێزانێک بچێتە ناو خانوویەک و ئیتر خانووی خۆتانە چەندانشن ناو ئەم سەحرایە ناو ئەم سەحرایە غێری ئەمانە هیچ تری لێ نەبوو هیچی لێ نەبوو هیچ بەڵام هەموو ماڵێکش تەنکێکی ئاو لە بەردەم ماڵەکەدان ڕابوو لە بەردەم خانۆکە تەنکێکی گەورە بوو خانۆکە چۆن بوو خانۆکە دوو ژوور بوو مەتبەخێکی بچوو بوو یعنی شوێنێک بوو ئەساس مەتبەخێکی تیانە بۆ من سۆڵ بوو لە دەرەوە حەمام ئاو دەست بوو کە چووینە ژوورەوە خانۆکان هیچ تیانە بوو کە چووی
ناڵێکی دانەوە ئەی خۆتان نەبایە پاکیکەینەوە من ئەوە هیچ پاچیکەنەوە حتمان تۆزاوی بۆ و پیس بۆ بەس چ پڕکردنەوەی ینی مەسەرەن ئەشیا ئەبوو بچن ئیتر ئەو شتانی کە پێمان بوو لە فزەیلێ لەگەڵ خۆمان یا تاغمان پێ بوو بەتانی ومە بەتانێ و دۆشە گۆشتانەمان هەبوو ئە. هەروانە بوو ئەو قاپ و قاچق کەمی کە پێمان بوو هەرێکی هەر خێزانی تەباغێکیاندایە تەباغی نەوت بوو بەڵام دوو چاو بوو خواردنی وشکیان داینە برنج ئارد نیسک نۆک معلبات چەند جۆرێکی معلبات بوو پەنیری کرافت ئەو شتانیان داینێ بۆ خواردن ئیتر کە چوونە ناو خانۆکان ئیتر بە حکمەوەی بیابانە کە لەوێ ڕەشەبا هەڵەکات چەند سەعات بەردەوامە بێ یانی تر دنیا سوورە بوو ئەم خانوانە ئەتوانم بڵێم چەند بستێک دوو بست خۆڵی تیا بوو جگە لە خۆڵەکە یعنی ما خانووکەی خۆمان کە چوینە ناوی لە دوو شوێن ئاژەڵ تۆپی بوو ئاژەڵی تۆپی وتیا بوو ئیتر تەسەور کە بێ بۆنەکەی چۆن بێت ینی و هیچ ئامرازێکی پاکردنەوەمان پێ نەبوو یعنی بتوانین بە شێوەی پاکی دێنەوە جا لێرە من دێمە سەر باسی ئازادی برام ئەمەم بە لە یادی شەهید بوونی براکانم لە فەیسبووک داگرتووە نووسیومەتەوە هەر ئەو ڕۆژە بوو ئێمە خەریکی پاکردنەوەی خانۆکان بووین ئیتر بەرەو ئێوارە نەبوو ئەتوان بڵم عسر وتیان هەر خەزانەک و بێتە پێش دەرگای خانۆکەی مدیرە من هاتووە لە بەغاوە و دیاری بۆیان ناون ئیتر مدیرە من هات دوو کەسی لەگەڵ بوو کۆمەڵیان شتیان هەڵگرتووە ئەساس دیارەکانە دەستی پێ کرد لە ریزی یەکەمەوە ئەو هەشت خانووی تەواو کرد دیارەکانی تەسلیم کردن و قسەی بۆ کردنەوەمانە کە سوڕایەوە ئەو چەند خانوەشی تەواو کرد گەیشتە ماڵی ئێمە یەک ماڵی تر لەولامانەوە بوو ماڵی خێزانی مامسابیری لێ بوو ئێمە هەموو لەبەر دەرگا وستاین مدیرە منتی خێزانی کێن ناوتی لەسەر کێ گیراون خێزانی کێن شەی سالار وتی باوکم ئاوەیەکی کردوتی من تا ساوی بینیومە باوک لەسەر کوڕە گیرە ئێوە هەمووتان ئەمانە لەسەر باوکتان گیراون من بەڵێ وتی خێزانی کێن سالار وتی شکر لەتیف نەیوتمە لا شکر وتی شکر لەتیف کەوای وتی یەکسەر وتی ئەها مولە شکر لەتیف حەسەن ڕۆژبەیانی یەکسەر هەمووی وتیەوە من هاتووم و دیاریم بۆتانیانەوە شەید ئازاد وتی دیاری چیت بۆی ناوین وتی سوورەت سەید ڕەیس کەوای وت ئازاد وتی جای مەست چی لە سوورەی سەید ڕەیسکەین شتێکە بێنە یەک سەتامیان وێ نابوون بۆ بەڵێ ئیهانەکردن بوو کاک سەلامیان خۆناڵێکە لە ئیهانەکردن یعنی و حربی نەفسیان لەگەڵە کردی ئیتروتی شتێکت بۆ بێنینە کە سوودمان لێ ببینە وتی وەکو وتی گسکێک خاکە نازێک تۆرە ژوورەکان ببینە بزان بە چی پاکە بێتەوە گەر گسک و خاکە ناز نەبێ ئیتر کەوای وت تووڕە بوو زۆری پێ ناخۆش بوو وتی لەبەرەوە قسەی کردت ماڵەکانی تر هەموو یەک ڕسپیان وەرگرت و داموپیان ئێوە بێت دوو ڕسم وەرگرتن و هەردوو کشێڵواسن بەڵامی تر هەردوو ڕسمەکەی داینە تاوەکو بەرژ بووین ڕسمەکان هەر بەلولکرای مایەوە ینی هەڵمان نەواسی ڕسمەکان هەر کاغەز بوو کاغەز بوو بەڵام لە چوارچێوە شت نەدراوە نانا کاغەز بوویت هەڵی واسن ینی لە دیواری بن یعنی معقولە تۆ لە سەحرابی دوور خرابی تۆ بەڵێ وێنەی سەلام هەڵوات سەید ڕەیسی شەڕواسی ئیتر وڵات ئەو بوو ینی لە دوای پاکردنەوەی خانۆکان و ئیتر ها تۆزێک ژیانی تێکەوت با بڵێن بەڵام دایکم هەر یەکەم ڕۆژ لەگەڵ سەختی ژیانی سەحراکەش وتی ئۆخەی لێرە هەمومان پێکەوین یعنی بەنسبەت ئێمە و بەنسبەت زۆربەی خێزانەکان ئێستاش پەیوەندیمان هەیە پێکەوە ئەوانەیە کە لە زیندان پێکەوە بووینە تا ئێستا کە یەکترە بینین و باسی ئەو کاتە ئەکەین ئەڵێن خۆزگامان بەو کاتە سەحراکە خۆش بوو خۆی سەحراش خۆشێکی هەیە ڕاستی بەڵام دوور نەخرابیتەوە خۆت
یاسر خۆشێکی لە چیا بوو یعنی کە مناڵم سەحرا خۆش بوو لە بروی ئەو کات گەنجەکانمان لە ژیان بوون هەموو خێزانەکان پێکەوە بووین ئەو پێشمەرگانەی کە دوای ئەوە شەهید بوون شەهید نەبوو بوون یعنی بەڕاستی خەمی تاکە خەممان ئەوە بوو ئیتر خەمی ئازاد بوون بوو خەمی نیشتیمان بوو بەڵام هیوایەکی گەورەشمان هەبوو کەس هەبوو لەوێ بێ بۆلاتەن لەوەیان توانی بێن بەڵێ مواجهە دیسان چۆن دۆزیەوە کەس و کار چۆن دۆزیەوە نازانم بەس هاتن بۆ مواجهەمان لە بری من جەمیلی برام هەموو مواجهەیەکە هات تاوەکو کە گیرا جارێکی تر دەڕۆژ جارێ بوو بەڵام نانتوانی دەڕۆژ جارێ بێن لەبەرەوەی ڕێگاکە زۆر دوور و درێژ بوو و ماندووکەر بوو کە هات مواجهەکان لەم بسەیەوە ئەبوایە سیاری خۆیان بیانیان هێنایە لەبەرەوەی ناو بیابانەکە ونە بوون ینی قوڵایی تیجاهیان ئەزانی لەکوێ بوو پاقلەوایەک هەبوو لەسەر خەریتە کاتی خۆی نازانم بیرم ماوەیان نا لەگەڵ سعودیە پێیانەوە ڕبع لە خالی وابزەم نازانم بەڵام شوێنەکە ناوی شەحیات بوو ئەو لای بسەیە بوو بسەیە ناحیە بوو سەر بە سەماوەیە یان سەر بە سەم ئەگە سەماوە بەڵێ بەڵێ ئەیان کە من ئەڵێم خۆش بوو من لەو ڕوانگەواڵێم ینی اینجا ئێمە ئەم خێزانانە بۆ خۆتان سەرگەرمیەکتان دروست کردووە لە ئێوارانی سەحرا سالاری برام زۆربەی کات خەریکی ژەنینی گیتار بوو حەزی لە ژەنینی گیتار بوو فەرهاد هەورامی برای شێدازاد هەورامی ئەوش زۆربەی کات گیتاری لە ئێداڵ دەنگشی خۆش بوو گۆرانیەوت کاک ئازاد کوڕی دڵزاری شاعر ئەو ئەودیەژەنی زۆربەی ئێواران هاتە بەردەرگاکە گوێمان لێگرت خەڵکێکمان لەگەڵ بوو دەنگ خۆش بوون ماڵی مەلا ساڵحمان لەگەڵ بوو بەداخە دوای کوڕەکەیان شەهید کرا شەید شەهرەیار مەلا ساڵح خۆی لەگەڵ یاسەبیحەی هاوسەری و 5 کچی و کوڕێکی هەمویان دەنگ خۆش بوون ئیتر کاتی وا هەبوو دانیشتین گۆرانی ئەوترا شعر ئەوترا تەمان هەمووشی سرود بوو ئیتر شاری نیشتیمان پەروەری و تەنانەت پێشمەرگە قارەمانیان ئەوت یعنی من ئەوەی لەیادم بێ جا لەسەر گۆرانی وتن ئەگەر من باس زیاتر درێژە بە باسەکە بدەم ڕۆژی نەورۆز پێشەوەی ڕۆژی نەورۆز بێت ئەوەی کە مواجهەی هات تۆسەیەوەمان کرد جلی کوردیمان بۆ بێنن ئیتر ئەوەی کە پێی بۆی هێنرا ینی هەمومان بۆمان نەهات لەبەروی نەورۆز لە پێشەوەمانەوێ یادی نەورۆز بکەینەوە ئێوارەی نەورۆز بیستیمان ئاگرمان کردەوە ئاگری نەورۆز ئیتر بە دەوری ئاگرەکەیە سروودی نەورۆز وترا و پۆلیسەکانش لە درۆ سێرانە کردی نایە نەزانی مۆزۆ چییە بەیانەکەی هەستان چوین بۆ سەیران ئیتر هەموو خێزانەکان ئەوانی جلی کوردیمان بۆ هاتبوو لەبەرمان کرد و چێش لێنرا هەروکۆی چی بۆ سەیران ڕۆشتین لە خانۆکان دوورکەوتینەوە بەڵام پۆلیسەکان دوامان کەوتن ینی لەوێ نیوەڕۆکەی تر سفرەیەکی 1-0مان بوو ئەم شوێنەی لێ دانیشت بوو هەر سەحرا بوو هیچ نەبوو خۆ هەر بیابان بوو یان هەمووی کۆڵ بوو اینجا کێشەکە بوو زۆر لە دوو پشک و مارە ترساین لەبەرەوەی دوو پشک و ماری زۆر بوو مهم باش بۆ ڕۆژە نەترساین ینی ڕۆژی نەورۆزەکە کە خواردنماندانا بەوە پیەکەنین خواردنەکە چی بوو هەمووی معلەبات بوو شلەکە برنجەکەش هەر برنج بوو بەڵامی تر ماڵێک سپی کردبوو ماڵێک سووری کرد برنجی سووری کردبوو یەکێ زەردی کردبوو یەکێ قاوایی کردبوو بەڕۆ بەنار کرابوو جیاوازەکە بەس ئەوە بوو ئەو ڕۆژە هەڵپەڕین گۆرانی مانوت ڕۆژێکی خۆش بوو هەنێک وێنەتان هەیە پیشانەدام بەجلی کوردیەوە لە ناو سەحرا گرتوتانە ئەوەی ئەو وەختەیە بەڵێ ئەو ڕۆژەیە ڕۆژی نەورۆزە جا شەوەکەی گەڕاینەوە ماڵی تاکسامی ئەو شەربرای شەیدازادە لەوێ ئاهەنگێکمان گێڕا تا درنگانی شەو لەو ئاهەنگە ئیتر سرود وترا و گۆرانی وترا و شعر وترا و جا
یەکێک لەو سرودانە شەید نەوزادی برا وتوێتی و تا ئێستا دەنگەکە ماوە ینی تەمان کاڵم دەنگەکە ئەو کاسێتەمان تا ئێستا ماوە ئەو کاسێتی کە بۆ منت نرد سرود ئەوە سرودەکەی شەید نەوزادە وتوێتی بە دەنگی خۆی بەڵام کاسێتەکە بەڵێ هەمووی ماوە ئەم وێنەی پیشانی منتدا ئەوە چیە؟ ئەوە شەید سالارە ئەوش شەرمینی خوشکمە لە ژیان نەماوە ئەمە شەوێ خێزانی خۆتان من هەمویان ئەوە شەرمینە ئەوەی تەنیشتی شەید نەوزادە ئەوەی تر شەید ئازادە ئەوی تر شەید سالارە ئەو ئەبێ ئەو بچووکە توەوی ئەوەی کە زرە کوردەکەم لەبەرە بەڵێ ئەوی ترش کە وستاوە برا بچووکەکەمە ئاشتی ئەوە جلە کوردەکە ئەوە توی ئەوەی لە تۆ ئەوی تر لە تۆ بچووکترەوەنی ئەو لە من بچووکترە ئەوە کچی مەلا ساڵح بوو کچی مەلا ساڵح با بڵێن ناوی خۆشیە خەڵکی کۆیان ئەوەی کەوتم پێنج کەچ و برایەکان گیرا بوو تەنانەت خۆشیش دەنگی خۆش بوو ئەی ئەمیان ئەویان ژیانی خوشکی شەید ئازاد هەورانیە بەندە ئەمە شەروێنەیەشی ترە بەڵێ خوشکەکانی شەید ئازاد هەورانین شیرین و ژیان ئەمە ئەو خانوانەیە کە ئێوە تیابوون ئەوە خانوەکانە بەڵێ لەبەر دروست کراوە بەڵێ جا ئێمە لەوێ حتا سەوزەمان چاند ئەوە لەوێ دیارە ئەوە چێ وێنێ ئەوە ژیانە ئەوی ئەملاوە ئەوی تر وابزانم گەلای بێژە تۆنیت نەنا ئەوەش بافتە لە پێشمەرگایەتی وای ئەمە هیچ ساڵی چەنە نەبێ هەر وەختەیە کە ئێوە لە سەماوە دوورخراونەوە ئەو وێنانە ئەوەی تر هەشتاکانە بەڵێ ئەوەی ناوڕاست باوکمە باشە ئارەخەن جا سەرگەرمیەکتان بۆ خۆتان دروست کردو لەو سەحرایە بەڵێ 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 ئەوەی تیاوە هاوینەکە ئەوێ زۆر زەحمەت بوو بێ ئەیتر بیابانە هاوینە جێژەڵ و گەرما و کە ڕەشەبا هەڵیە کرد بەوکو پێم وتێ دنیا سوورە بوو چەند سەعاتێک بەردەوامە بوو ئەوانەی کە نەخۆشی ڕەبوویان هەبوو وەزعیان زۆر خراپ بوو مناڵەکان وەزعیان تێکە چوو جایتر بیرمان لەوە کردەوە پەنجەرەکانمان بە هەویر هەموو گرتیانی دەوری پەنجەرەکان نیە بۆ ئەوەی خۆڵ کەمتر بێتە ژوورەوە بەڵام شەوانی فێنک بوو ئەوش کە توانیمان بچین لە سەربان شەوان بخەوین طبعاً قادر مەشتی نەبوو پەروینی خوشکم ڕۆژێک وتی قادرمەی نەبوو ئەی لە شۆ چونە سەر یاخر قادرمان دروست کرد بەدار ینی بڵێ نانە بەدارنا ماڵێک دوای ئێمە بە ڕسمێکم بۆ نردووی ئەوە هینە بەدار و بە ئاسن وشت کردیان بەڵام ئەوەی ئێمە هەر بە کەرپوچ و ئەوانە خوشکەکەم لەگەڵ براکانم کردیان خوشکەکەم وتی ناڵم لەبەرەوەی مار و دوو پشکشتی زۆر زۆر بکاک سەلام زۆرە ترساین وتی بە بیرکەینەوە ئێمە شەوان بچینە سەرەوە لە سەربان بخەوین لەم سەحرایەکێک مارێک دوو پشت پێوەی بەچیان کرد نازانم هیچ بەس ئێمە تا لێو بن کەس مار و دوو پشت پێوەینە خەستەخانە لێوە دوور بوو خەستەخانە لە بوسەیە بوو ئەگەر پێویستی کرا حاڵە زەڕۆرەکان ئەبران بۆ ئەوێ چەند بەڵام دکتۆرێک ئەبێ زۆر دوور بوو کاک سەلام ئەتوان بڵێم بە چەند سەعات نازانم یانی بەس دکتۆرێک ئەهات هەفتەی وەبزانم جارێک دکتۆر ئەهات ناوی ئەبوزەینە بوو ناوی خۆی نازانم ئەوش لە خەزانێکی شۆعی بوو نەفی کرا بوو بۆ بەسەیە ئەویان ئەهێنا ئەگەریکە کێشەیەکی هەبووە ینی جاگەر بێمە سەر دروستکردنی قادرمەکە خوشکەکەم وتی ئەگەر یارمەتیم بم بە براکانم بە قادرمێ دروستکەین چۆن چوو بین پێشتر ئیتر کە چوینە سەحراکە ڕۆژانە ئەس چوین یانی ها ئەگەڕین دوورە کەوتینەوە لە خانۆکان
بەڵام بۆشمان نەبوو زۆر دوور بڕۆین. تەلبەن بوو چواردەورتان نانە هیچ پێنجانی کەس ناتوانێت بڕوە. تەلبەنی بۆچی وایە پەلبەنی ناوێ گەنجەکان تەعداد ئەکرام تەعدادیان هەبوو ڕۆژی 2000 بەیانیان و ئیتر دەور عەسر، بەڵام بۆ مناڵ و ژن و پیرەکان ئەوەش نەبوو، کەس ناتوانی دەرچێت. کە دوور کەوتو بووینەوە شوێنێکمان بینی نازانم خانوو نەبوو لە برەوەی نزم بوو، یانی توانم بڵێم مەترێک ئاوانە دوسێ شوێن بوو ڕووخا بوو بەڵام کەرپوش بوون. شوێکەم وتی ئەگەر بچن ئەو کەرپوشانم بۆ بێنن و بەرمیل هەیە لەم ناوە بەرمیلی لێبوو بەرمیلی بەتاڵ قادرمە دروستەکەی و فعلەن ئیتر ڕۆشتین کەرپوچەکە بانێنە وەرەو کە من لەگەڵانە ڕۆشتم نۆزادی برامەویت تۆ من کەرپوچەکەت ئەدەمێ بەڵام نابۆ ئیبیبی بۆ ئەوەی کە ڕەشەباغڵی کرد ڕەشەباکە نەتبا لەبەرەی شووکویم بوو سعیف بووم. ئیتر خوشکەکەم و براکانم فعلەن قادرمێکی زۆر جوانان دروست کرد لەو کەرپوچ و بەرمیلە تاوەکو جارێک مدیر ئەمن کە هات بینی وتی ئەمە چیەکێ دروستی کردو دروستمان کردو شکۆمتی دروست خۆمان دروستمان کرد وتی وایە وتی کورد لەسەر بەرد ژیانەکات بڕاتە بێ بۆ تعبیرەوەتی. ئیتر هەموو ئەو ریزەی ئێوارانە هاتن لە قادرمەکەەوە جێگا ئەبرایە سەرەوە لە سەربانە خەوتین شەوانی فێنک بوو بەسیتر بەڕۆژ زۆر گەرم بوو جگەلەوە تەنورمان دروست کرد. ئێمە عادەتەن خەڵکی کەرکووک نانی مادەکەین بە تەنور و بۆ تەنورەکە ئەبێتەوە مادەت هەبێت ئەو کە پێ نانەکەی لەسەر پانەکەیتەوە پەڕڕۆیەکێ کە بەڵێ خوشکەکەم ئەوەی دروست کرد یادی بەخێر و تەنورەکە وتی بەرمیلێک بێنن قوڕە گرینەوە سواقی ئەدەین لە ناوە ئیتر ئەگول و کۆتەرە ئەوانە براکانم خۆیان کردەوە هەموو کاتێک ئەڕۆشتینەوە شتا پێویستمان بوو ئەچوین ئەمان هێنا کۆمانە کردەوە نهار ئێمە تەبانە و خێزانەکان چەند سەعاتێک ئاگریان کردەوە ناو هینەکە تەنورەکە ئیتر دوایەوە زۆربەی ماڵەکان نانێن بۆ تەنورا کرد تەنوری مشتەرەک بەڵێ مشتەرەک قادرمەکە مشتەرەک بوو تەنورەکە مشتەرەک بوو دار هەبوو یعنی کوێتانیانە دار ئەگول هەبوو هینە کۆچەرەکان هاتن بەترەی جارێک خۆیان و ئاژەڵەکانیان هاتن تەبەن خۆی ئەو خانوانە موچە ماکە بۆ ئەوان کرابوو ئەوان لە ناوی دانەنیشت بوون ئیتر هاتن هینە ینی ئەوانیان لێ بەجێ ئەمە جگەلەوە کۆتەرە هەبوو بیرمە پارچە ئاسینێک عادەتەنیشێک لە براکانم بەدەستیانەوە بوو کە ڕۆشتین ئیتر ئەیانزانی لەو شوێنە هەیە هەڵیانەکەند کۆتەرەکەیان دەرەکرد ئەو بۆ ئاگر زۆر باش بوون. باشە ئارەخن لە ئەڵلقەی داهاتوو درێژە بەم باساین چکە هێشتا باسیۆمان نەکردو کە پاش ئەوە ئێوە بۆ کوێچن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکە تا ئەڵلقەی داهاتوو.